بیست لە هەر شوێنێکن ئینشاءالله ئەم شەوانەی کە شەوانی قەدرە ئینشاءالله هەموو کوردستانیانی خۆشەویست مسلمانان هەر هەمووتان دوعا و نوێژ و پاڕاناوەکانتان قبول ببێت چونکە ئەمە دەرفەتێکە کە من خۆم بە خۆشبەخت و خۆشحاڵ ئەزانم کە ئەم شەو لە شەوی 27ەما کە زۆربەی عولەما باس لەوە دەکەن کە شەوی 27ەم شەوی لەیلەتول قەدرە ئینشاءالله ئەگەر وابێت ئەم شەو من و ژوان لەگەڵتانە بین و ئینشاءالله بە عیبادەت بۆمان حساب بکرێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. أفشوا الشبكة قال لك بهاية بتنضافون شبيت طيبتي جهي ورمضان بيروز دا أفشوا وكي قال لك زناجي ما جابتين وكي أفكار مسوون يجيب حسكري هذه شوية كقرآن وبيروز تده هات يا خواري بو پیغمبر ما صلى الله عليه وسلم محمدي وش بوي ما حتى نكماي كو باراست يا جالية خديبة إنا نحن نزلنا ذكر وإنا له لحافظون إن شاء الله أو شبابت طبعا ام الدسبيكي بري بحثات تاريخيه دسبيكي بتين دا خازالي بورينكين 5 دقيقه ام شوگيرو بين بخود حس كتم دي خدمت هكا باش تف شبدا شب ليله القدر شب 27 دي پشکشی وکین ول دسبيكي داكو اف دما اف بخير وبركات قال لك زي درباس نبت ام يكسر ميوان خوي توري كي ورگرين بحثا گرينگيا شب ليله القدر پر بهاترين شب هي رمضان و همي سال و 8 ام دي بحثكين خود حس كت كاچا اما عبادت و پرستنا خودی بکن و شوی جدا شوی در باز بی که پیغمبری صلی الله علیه و سلم من چه بحث و شوی کریه میوان ماجی خود حس کت افشوا ما مستم شیخ نیاز راغب دیگهی پای که راستا خو دیش هولرید گل مدابکو پیش نویج و ترخینه ما مستا افشوا و توا هی و رمضان پیروز لو پیروز بد خود روزی و نویج و طاعت و قبیل کربت و ممنونیتونه کن افشوا دمی خو کو گله که بهای و دامکم زيادة تربح صاشة ليلة القدر بكين. صلاة إخوة جورش لأيوة لسرزم بينراني كنالي بيستوتسار بيت هوادارم إخوة جورا أو شواء بخير وخوشي وببركات تيب بريانيد بسر أمتي إسلام بسر أمتي بيغمبري خدا صلى الله تعالى عليه وسلم وبسر مروفاتي بقشتي لراستی دا او شوا اگر سی دیاریشی خدایا لبا امتی پیغمبر صلی الله تعالی علیه و سلم بلام لنتیجه و انجام دا سود و خیر و بیر و خیر و خوشی لبو سرجم مروایتی لبو جیان لبو کوملگی بشریت بگشتی و لبو زوی لبو آسمان لبو فضا لبو هموی خیر و خوشیه بحکم اوی كقرآن دفرمي إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر يشك لتعبت من ديكانوا لخصوصيتي أو شوا لبال أويك قرآن دابزيوا لا شوي بيستو حفتي مانجي رمضان بسر بيغمبر صلى الله عليه وسلم همو صالح بجويري فرمودكاني بيغمبر صلى الله تعالى عليه وسلم همو صالح او شو دوباره دبيتوا ولو شو د ملائكتان خدا هرتي ملائكتي خدا هي الاسمان ملائكتان مقربين هل يشك لحضرة ميكائيل واسرافيل وعزرائيل حضرة جبرائيل بقياده وببيشواتي وبرابراتي ملكي وحي اويك بيام هنري خدا بو لبا پیغمبر صلى الله تعالى عليه وسلم حضرت جبريل رابراتيان دكادين سرزوي او شو شوي خير وخوشي وبركات لبو همو مروفايتي لبو همو جيان لبو همو خلق لبو مسلمان لبو غير مسلمان صدو كلشي هي وخير خوش گزراني بيويا بو او شوا بلاي ايما وكو مسلمانان شوي انزامه شوي نتيجه شوي كبروبوم د درويتوا او شوا شوي لبردني قشتيه او ملائكتان اخواك دينا سرزوي بمهمه باركيك دينا سرزوي يعني لبو ببي هدى يعني ببي انزام وببي بيام وبي حكمته نهاني ببي داناينيه كدينا سرزوي ام شودين زوي اودان دكنوا لقال او اودانيا ليروا مجيني بلبو امتي بيغمبري خدا صلى الله تعالى عليه وسلم ليروا مجيني بلبو همو خلشي سرزوي
ئەم شەو گۆڕانکاریەکی نەوعی لە ژیانی مرۆڤایەتی ڕوودەدات و لە ژیانی خەڵق ڕوودەدات بە دڵنیاییەوە خێر و خۆشی و بەرەکەت و ڕەحمەت ڕوو لە مرۆڤایەتی و لە مسلمانان دەکا بە دڵنیاییەوە ئەو تەنگی و ئەو سجن معناییە کە ئێستا دروست بە لەسەر زەوی بەهۆی نەخۆشی کۆڕۆنا و بەهۆی ئەو ڤایرۆسە گشتگیرێک کە لەسەر زەوی هەیە ئەو ناخۆشەی کە ئێستا بەرۆشی مرۆڤایەتی گرتیە مژدە بێ لە مرۆڤایەتی ئەم شەو خوای گەورە بەهۆی شەوی قەدر ڕەحمەتێک دەنێری لەسەر زەوی کە خەڵک هەرگیز تەسەووری نەکردێ و تەوەقوعیشی ناکات. بەڵێ مامۆستا هەروەک جەنابەت ئاماژەت پێکرد کە لە سوورەتی قەدرا باسی هاتنە خوارەوەی قورئان کراوە لە شوێنێکی تریشە ئێمە سوورەتی دوخانمان هەیە کە لە سەراتاکەی حامیم والکتاب المبین تا کۆتایی ئایتەکە کە باسی ئەکات فیها یفەرق كل ئەمر حەکیم واتە ئەگەر شەوی قەدر بە تەقدیر بێت بە قەدەر بێت بە ئەندازە بێت ئێمە دەبێت لەم شەوەیە چۆن زیاترین بەشمان بەربکەوێت دیارە غایە لە شەوی قەدرا ئەوەیە کە ئەبێ کەسەکە زیاترین دوعا بکات دەبێت چۆن بپاڕینەوە بۆ ئەوەی کە زیاترین قەدەرمان بەربکەوێت لە کاتێکا کە جبرائیل و هەموو ئەو مەلایکەتانە دێنە خوارەوە بە تەنزیلێکە شایستەی خۆیان بێت ئیتر باە بارانە ئەوانەمان هەمووی بۆ تا ساڵێکی تر تەقدیرەکەی قەدەرەکەی دەرئەخرێت کە چەندێکە و ئەنووسرێت ئێمە چۆن بتوانین زیاترین پشکمان بەربکەوێت بە دوعا و پاڕانەوە. هیوادارم هەموو ئەوانەی کە ئێستا بە دیار شاشا جوانەکەی ئێوە دانیشتون و هەموو ئەوانەی کە من دەبینن ئەو شەو تکایە بینەران و مسلمانان ئەو شەو شەوی یەکلابوونەوەیە شەوێک کە دەتوانی لەو شەوەدا ئەوە بەدەستبینی کە ئیتر یەکلا ببیەوە بەوەی کە لێخۆشبوون و مەغفیرەتی خوای گەورە بەدەستبینی ئەو شەوە چی بکەین باشە و ئەو شەوە چی ئەنجام بدەین ئەو چەند سەعاتێک کە لە بەردەممان ماوە لە ئێستاوە تا نوێژی بەیانی حدودی 3 ساعاتێکمان لە بەردەست ماوە یان زیاتریان ئەوە بکرێت لە ئەو شەوەدا خوێندنی قورئان کردنی زیکری خودا ئەنجامدانی شەو نوێژ سزدەبردن لە بۆ خودا پاڕانەوەی بێوچان لە دەرگای خودا دەزانن ئەو شەوە کە پێشتر ئاماژەم پێیدا کە مەلایکەتانی خوا دێنە سەرزەوی لە هەر ئاوەدانیەک لە هەر ماڵێک لە هەر مزگەوتێک لە هەر کوچە و کۆڵانێک کە مسلمانێکی لێیە کە ناوی خوا دەینیت کە زیکری خوا دەکات کە دوعا دەکات پاڕانەوە دەکات مەلایکەتانی خوا سەلامی لێ دەکەن ئەو کەسەی کە مەلایکەتی خوا سەلامی لێ بکە یعنی ئەو کەسە تەواو ئیدی بەختەوەرە بەختەوەرە بەوەی لێبوردنی خوا بەدەست دەینیت بەختەوەرە بەوەی ئەوەی دەیەوێ خوای گەورە لە بۆی جێبەجێ دەکات بۆیە ئەو شەوە ئێمە دەست لە ملانین ئەگەرچی بەریەکەوتن ئێستا بە گوێرەی پەیامە تەندروستەکان قەدەغەیە لە بینی خۆمان بەڵام ئەو شەو بەریەکەوتنی ئێمە لەگەڵ مەلایکەتانی خوا هەیە بەبێ سانسۆر بەریەکەوتنمان هەیە لەگەڵ مەلایکەتانی خوا مەلایکەتانی خوا سەلاممان لێ دەکەن مەلایکەتانی خوا ئامین لە بۆ دوعاەکانمان دەکەن هەر دوعایەک مەلایکەتانی خوا ئامینی لە بۆ بکەن ئللا ئەو دوعا قبول دەبی بۆیە هیوادارم ئەو چەند سەعاتەی لە بەردەستماندایە بە گەنجینەیەکی بزانین لەدەست خۆمانی نەدەین حەزرەتی عائیشە پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله تعالی علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا لە شەوی قەدر چ دوعایەک بکەم چی بکەم پێغەمبەر فەرمووی صلی الله تعالی علیه وسلم فەرمووی بڵێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني ئەی خوایە تۆ لێ بردە و بەخشندەی لێم خۆش ببە چونکە تۆ بەخشندە و بەڕێزی بۆی هیوادارم وەکو زیندوکردنەوەیەکی سنەتی پێغەمبەری خودا ئەوەی ئەو دوعا دەزانی ئەو دوعایە بکە دوعا لە بۆ خۆت بکە مسلمان دوعا لە بۆ ئەو زەمانە بکە لەو زەمانە کە چەند پڕ ئاریشە و خەم و تەنگ و چەڵەمەیە دوعا بکە چونکە هەمووی لە دەسەڵاتی خوایە ئەوەی لەسەر ئەو زەویە ڕوودەدا ئەوەی لە ئاسمان ڕوودەدا ئەوەی لە دەریایان ڕوودەدا هەمووی بە قووەت و بەهێزی خوایە بۆیە کە دوعا دەکەی و دەپاڕێەوە لە سەرکردەیەکی دنیا نییە کە نەتوانین لە بۆ جێبەجێ بکات لە کەسێک نییە لە مەلیک المولوکە لە پادشای هەموو پادشاکانە
لەو کەسەیە کە ئاسمان و زەوی بەدەستە ئەوەی کە تەقدیرات و ئەندازە چێشی بەدەستە هەمووی بەدەستی خوایە بۆیە بپارێەوە ئەو شەو ئەوەی بەلای تۆوە زۆر زەحمەتە ئەوە وا تێدەگەی مستەحیلە کە بێتە دی لەکن خوای گەورە ئاسانە دێتە دی بۆیە هیوادارم لەو شەوەدا زۆر دوعا بکەین لە بۆ لاچوونی بەڵا لە بۆ لاچوونی ناخۆشیەکان دەردەسەریەکان تەنگ و چەڵەمەکان ئەو ئەزیەت و ئازارەی هەیە لەسەر مرۆڤایەتی ئەو بێبازاڕی و بێوەزعی و بێ دەردەسەریەی کە بەسەر خەڵکدا هەیە ئەو ناخۆشیەی کە هەیە بەسەر خەڵک زۆر بپارێنەوە لە خوا لە دەرگای خوا بدەن خوای گەورە حەز دەکات شێخ هین gelek giringiyê bikirina duat kin taybetî jî divan şevê pîrûz da dax îşillah Xwedê duayê hemî musulmanan teva cîhanê qebîl bikin bes ya giring ya hemî musulman bizanin em çawa dua bikîn çawa xwe pêtivî Xwedê bikîn û çawa xwe zêdetir nizîkî Xwedê bikîn yani yasaya duakirinê yan jî adabê duakirinê vê taybetî ev şeve çawa bin yani girî û înana navê pêxemberî salavatdan ser navê pêxemberî salavat ser bin çawa ya baş ew mirov duayê xwe divê şevê da bike da ku mirov bigehete wê ya dilî divê دەستت خۆش بێ شێوازی دوعاکردنەکان بەو شێوەیە نزیکترینیانە لە قبولکردن لە لای خوا یەکەمینیان دەست و نوێژێکی پاک و خاوێنت هەبیت دووەم ڕوت لە قیبلەبی بەرەو قیبلە دابنیت چونکە قیبلە لە بۆ ئێمە وەسیلەیە لە بۆ بەرزبوونەوە لە بۆ خزمەت خوای گەورە لە بۆ ڕۆیشتنی عیبادەتەکانمان لە بۆ خوای گەورە دوعا شێشێکە لە عیبادەتەکان ڕوومان لە قیبلەبی ئەوجا دڵمان پەیوەست بکەین فعلەن دڵمان پەیوەست بکەین بەخوا وا تەسەوڕ بکەین وا خەیاڵ بکەین خوای گەورە ڕێک وا تەماشای دەم و دڵی ئێمەی کردیە خوای گەورە نازیر و بینەری دەم و دڵی ئێمەیە کە وامان تەسەوڕ کرد بەو شکلە وامان خەیاڵ کرد کە بەو شکلە لە خزمەت خوای گەورە داین دەست بکەی بە لێدانی سەڵەوات لەسەر پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم صلوات بدەی اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كصلواتكانتدان لەسەر پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم پێغەمبەری خوا دەکەی بە وەسیلە دەیکەی بە هۆکار یعنی ئەی خوایە تۆ بڕژێنە بارانی ڕەحمەتت بەسەر حەبیب و خۆشەویستی خۆت کە محەممەد المستەفایە صلی الله تعالی عليه وسلم بەسای ئەو پێغەمبەرە کە خۆشت دەوێ و ڕەحمەت دەبارێنی ڕەحمەتیش دەڕژێ بەسەر مندا خوایە دوعاکانم قبول بکەی ئەو جا دوعاکان یەک بە یەک بیکە وەکو پێشتر ئاماژەم پێیدا دوعا لە بۆ خۆت دەکەی خوا لێت خۆش بیت لەو گونەهانەی ئەنجامتدایە لەو بێفەرمانیانەی کە بەسەرتدا ڕۆیشتیە و تێپەڕیە چ بە ئەنقەس کردوتە چ لە دەستت تێپەڕیە و بەسەردا ڕەت بووە و هەروەها دوعا و پارانەوە لە بۆ وڵات و لە بۆ نیشتیمانت لە بۆ خزم و کەس و لە بۆ دۆست و برادەرانت لە بۆ جیرانت لە بۆ ئەوانەی کە حەقیان بەسەرتەوە هەیە لە بۆ مردیەکانت لە بۆ زیندیەکانت لە بۆ ئەوەی کە دەیزانی و پێویستت پێیە دوعاکان بکەی لە پاش ئەوەی کە لە دوعاکانیش تەواو بووی دووبارە سەڵوات بدەی لەسەر پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم علەمایان دەڵێن هەموو عەمەلێک کە لە بینی ڕەد و قبول بیت یعنی ئایا قبول نەبی یان قبول نەبی هەموو عەمەلێک ئەو ترسە هەیە کە ئایا ئەو عەمەلەم لێ قبول نەبی یاننا تەنها و تەنها سەڵەواتدان لەسەر پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە بینی ڕەد و قبول نییە یعنی ئەوە نییە گومان هەبی کە قبول بوو یان قبول نەبووە هیچ سەڵەواتێک نییە کە لەسەر پێغەمبەری خوا بدرێ ئیلا خوای گەورە قبولی دەکات بۆیە دەڵێن لە پێشیدا سەڵەوات بدە کە دوعا دەکەی و لە پاش ئەوەی کە تەواویش بێت لە دوعا سەڵەوات بکە سەڵەوات لەسەر پێغەمبەر بدە صلی الله تعالی عليه وسلم بۆیە ئەوەی لە بینی هەردوو سەڵەواتەکانە دوعای تۆیە کە سەڵەواتی یەکەمت قبول بوو سەڵەواتی ئەخیریش قبول بوو علەمایان دەڵێن خوای گەورە بەخیل نییە دوعاکەش قبول دەکا بۆیە گرنتی بۆ قبولبوونی دوعاەکانمان دانی سەڵەواتە لە پێشی دوعا و لە پاشی دوعا بەوە دوعاەکانمان خوای گەورە گیرۆی دەکا و لێمان وەردەگریت بەڵێ مامۆستا ئبن ڕەجەب حەمبەلی لە کتێبی بەطائف المعارف باس لە شەوە گرنگەکان و مانگە گرنگەکانە کات کە تێیدا دوعا زۆر گیرایە جەنابەت لەوە چێت ئێمە بزانین ئەو شتانە بەڵام هەندێک کەس بۆی ڕوون نییە لە چ کاتێکە دوعا زۆر گیرایە چ کاتێکن ئەو کاتانەی کات گونجاوترین کاتە بۆی خەڵک دوعای تیا بکات
گونجاوترین کات کە دوعای تدا قبول بی ئەوەلەن لە پاشی نوێژە فەرزەکان هەر نوێژێک بەداخەوە ئێستا زۆر لە مسلمانان تووشی ئەو گرفتە بووینە یان ئەو پەلەپەلیە بووینە نوێژ دەکەن و نوێژێکی بێ ڕۆح یەکسەر دەڕوا و بەجێی دێریت نە تەسبیحاتێک نە زکرێک نە دوعایەک نە پاڕانەوەیەک باشترین وەقت لە بۆ قبولبوونی دوعا لە عیبادەتەکان پاش نوێژی فەرزە لە دوای ئەوە باشترین وەقت بۆ قبولبوونی دوعا لە نیوەی شەوانە ئەوەی ئێستا کە ئێمە پاشوان هەڵدەستین لە بەرە بەیانیەکان لە نیوەی شەو کە ڕەت دەدا بە گوێرەی فەرموودەی پێغەمبەری خوددا صلی الله تعالی علیه وسلم خوای گەورە لە هەموو شەوانی ساڵ بە تایبەتی لە شەوانی مانگی ڕەمەزان بە تایبەتی لە شەوی قەدر خوای گەورە بە ڕەحمەت و بەرەکەتی خۆی بە قودرەت و توانای خۆی نەک خوا نەخواسە خەڵک تەسەوڕ بکە خوا جەستەی هەیە بەجەستە نا بەلاشەنا خوای گەورە بە ڕەحمەتی خۆی دێتە ئاسمانی دنیایە دەفەرمێت چێ دوعا و پاڕانەوەیەکمان لێ دەکات با لە بۆی جێبەجێ بکەین چێ داوامان لێ دەکات لێی خۆش بین با داوا بکات لێی خۆش بین چێ داوامان لێ دەکات شتێکی هەیە بیدەینێ با داوامان لێ بکات بیدەینێ چێ پرسیارێکی هەیە پێویستێکی هەیە خەمێکی هەیە ناخۆشیێکی هەیە دەردەسەریەکی هەیە با داوا بکات لەسەری لا ببین بۆیە باشترین وەقت لە دوای نوێژە فەرزەکان کە گرێنتی قبولبوونی دوعاەکانی تێدایە لە شەوانە لە شەوانیش لە دوای نیوەی شەو بە گوێرەی فەرموودەی پێغەمبەری خوددا صلی الله تعالی علیه وسلم کە سەیەکی شەو دەڕوات لە دوای سەیەکی شەو کە داخلی نیوەی شەو دەبین ئەو وەختە باشترین وەختە بۆ قبولبوونی دوعا یانیش بە گوێرەی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە یەک لەسەر سێ شەو مایە لە شەودا یعنی کە بەرەو بەرە بەیان دەڕوا لە نیوەی شەو کە تێدەپەڕی ئەو وەختانە باشترین وەختە بۆ کردنی دوعا و بۆ ئەنجامدانی دوعا و بۆ گەیاندنی ڕاز و نیازی خۆت لە خزمەت خوای گەورەدا ئینشاءڵڵا دوعای هەمووی مسلمانە قبیل بن مامۆستا تایبەتیژی یعنی حتا بەردەنگێتەجی ڕاب تایبەتیژی دەنگێ هەم مامۆستایانی پێشنوێژی هەمژی مسلمانە تێت و مژیلی زیندوکردنا vê şeva pîrozin nav mizgeftê da em jî taybetî jî nûke renge gelek bîner jî hest kin nav mizgeftê da ev şeve zîndû kir balê çi bikîn yan kar yan jî renge gelek nexweş bin yan jî em behsa jinê bermala bikîn mijîlî hazirkirina paşîvê ne xêra mezina mizgeftê nagehtewan lê ew malêt xwe da çi bikin de ew bêbeher nebin ji vê xêra şeva leyletul qedr ew çi tiştekî bikin ku da ev xêr û berekete bigehtawan û dilê wana یحیاکردنەوە و زیندیکردنەوەی شەوانی قەدر تەنها لە مزگەوتەکان ناکرێت وەکو پێشتر ئاماژەم پێیدا کەسێک لە دوکانی خۆیتی دەتوانێت حیای بکات بە ذکری خوددا بە خوێندنی قورئان بە گوتنی ئەستەغفر الله بە گوتنی لا حول ولا قوة إلا بالله بە گوتنی کەلمەی تەوحید و لا إله إلا الله بەکردنی دوعا کەسێک لە ماڵەوەی خۆیەتی حتا ساغیش بی یعنی مەرج نییە زیندیکردنەوەی شەوانی قەدر ئیلا لە مزگەوت بی مهم ئەوەیە زیندی بکەیتەوە ئەوجا لە ماڵش هەمان خێرت دەگات ئەگەر لە دوکانی خۆشت بی هەمان خێرت دەگات لە ئۆفیسی خۆشت بی بە هەمان شێوە لە هەر شوێنێک بی مادام لەو شەوەدا تۆ زیندی یعنی هەشیاری و لەگەڵ ذکری خوددا دەکەی یان نوێژ دەکەی یان قورئان دەخوێنی یان عیبادەت دەکەی تکایە سار مەبنەوە ئەگەرچی مزگەوت ناحەی نەشاط و چالاکی خۆشترە نەفسیە ئینسان زیاتر تام و چێژ دەبینی بەڵام بڕوا بفەرمونون ئەوانەی کە لە ماڵەوەن خوشکان برایان بە ساڵات چوان نەخۆشان تکایە ئەو شەوە ئێوەش بەشدار بن ئێوەش لە ماڵی خۆتان دەست بکەن بە قورئان خوێندن دەست بکەن بە ذکری خوددا دەست بکەن بە نوێژکردن دەست بکەن بە شەو نوێژ دەست بکەن بە سەڵاواتدان لە پێغەمبەری خوددا صلی الله تعالی علیه وسلم بۆ ئەوەی هەموو شارەکەمان ڕەحماتی خوای گەورە و بەرەکاتی خوای گەورەی بەسەر داببازێ چکە بە گوێرەی فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەلایکەتانی خوددا ئەو شەو سەر بە هەموو ماڵێکی مسلمانان هیچ ماڵێکی مسلمان نییە کە مەلایکەتی خوددا سەری بەسەردا نەگری و سەلام نەکا لە ئیمانداران سەلام نەکا لە ماڵی مسلمانان بۆیە چ لە مزگەوت بی چ لە ماڵی خۆت بی هەمان دەرەجە و هەمان پاداشت و هەمان خێر لە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم دەستە بەردەبیت زۆر باشە مامۆستا کاتێک ئێمە دوعاکەین ئەوەندە لە هەوڵی خۆمانین جاری وایە تەنها دوعاکە بۆ خودی خۆمانەوە دەست بەرز دەکەین خوایە مناڵمان بپارێزی خوایە خۆمان بپارێزی هەر بیرمان لە لای خۆمانە ئایا
وا باشترێکە کە بۆ مسلمانان سەرەتا دوعا بکەین بۆ چوار دەوروبەرەکەمان دواتر بۆ خۆمان یا خۆمان و دواتر بۆ ئەوان. طبعا بەجێرەی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەمدا ئینسان دوعا لە بۆ خۆی دەکات، یعنی نفس ئینسانی مقدمە لەسەر هەموو کەسێک، یعنی نفسی من لە بۆ من لە پێشتر لە هەموو کەسێک دوعا لە بۆ خۆم دەکەم، بەڵام ئەوەشمان لەبیر نەچی هەر بەجێرەی فەرمودەی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم کە دوعا لە بۆ برایەکی مسلمانت دەکەی زۆر میمە. مەلایکەتێک ڕاوەستاوە، پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم مەلایکەتێک کە تۆ دوعا دەکەی مەلایکەتێک ڕاوەستاوە لەسەر سەری تۆ کە دوعایەک لە بۆ برای مسلمان دەکەی کە دەرێ خوایە لە باب خۆش بیان لە مسلمانان خۆش بیان لە فلانە کەس خۆش بیان فلانە ئیشە لە بۆ فلان مسلمانە جێبەجێ بکەین یان لە بۆ فلان کەس ئەو ئیشە جێبەجێ بکەین مەلایکەتەکە دوعا لە بۆ توش دەکات دەڵێ یا ڕەبی خوا لە بۆ توش هەمان کار جێبەجێ بکە. بۆیە دەجێڕنەوە دەڵێن زانایانی سەلەف و پیاو ساڵحین و پێشینانی ئێمە ئەگەر کارێکیان ببوایە بیانویست با خوای گەورە کارەکان لە بۆ جێبەجێ بکە، مەسەڵەن بیویست با خوای گەورە معاملەیەکی خێری لە بۆ جێبەجێ بکە، دەیگۆ خوای یا ڕەبی ئەو معاملە خێرە لە بۆ فلانی کوڵی فلان جێبەجێ بکەیت بە هیوای ئەوە بوو بۆ ئەوەی مەلایکەتان بڵێن خوا لە بۆ توش جێبەجێ بکات تا خوای گەورە بەسای ئەوەی کە دوعای لە بۆ برای مسلمان کردیان لە بۆ کەسێکی تر کردیە دوعایەکەی لە بۆ خۆشی قبول ببی. بۆیە کردنی دوعا لە بۆ غەیری خۆ زۆر مهمە، چونکە ئەو دوعانەی کە تۆ لە بۆ غەیری خۆت دەکەی لە بۆی قبول دەبی. دەڵێ دوعا بە زبانێک بکە، دوعا لە بۆ خۆت بە زبانێک بکە گوناهت پێ نەکردبی، هیچ زمانێک نییە گوناهت پێ نەکرد، بەڵام زبانی غەیری خۆت زبانی کەسێکی تر ئەتو گوناهت پێ نەکردیە. بۆیە ئەو زمانی غەیری تۆ کە دوعا لە بۆ تو دەکا یان زمانی تۆ کە دوعا لە بۆ کەسێکی تر دەکا کە ئەو گوناهی بە زمانی تۆ نەکردیە خوای گەورە دوعاەکە قبول دەکا. باشترین دوعا و باشترین خێر و سەواب لەوەدایە کە ئێمە مسلمانان فێر کراوین، پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمەی فێر کردووە دوعا لە بۆ هەمووان دەکەین. ئێمە لە نوێژ جمعە ڕوکنێکی نوێژی جمعەیە هیچ خوتبەیە قبول نابی ئەگە ئەو ڕوکنە جێبەجێ نەکرێت کە دوعا لە بۆ هەموو مسلمانان دەیبکرێ، لە بۆ ئافرەتان و لە بۆ ئیمان لە بۆ پیاوان دەیبرێ اللهم اغفر للمؤمنین والمؤمنات. بۆیە دوعاکردن لە بۆ مسلمانان لە بۆ خەڵک تەنانە لە بۆ هەموو مرۆڤایەتی هەرچی ئێمە وەکو مسلمان، چونکە دەزانی ئەوە نهێنیەکی تێدایە، نهێنیەکەش ئەوەیە ئەگەر ئەتوو گوتت خوایە لە هەموو ئومەتی پێغەمبەر خۆش بی صلی الله تعالی علیه وسلم، ئومەتی پێغەمبەر ملیار کەسە، یعنی دەڵێ خوایە لە ملیار کەس خۆش بە، دەزانی بە ئەندازەی هەر 1 ملیار کەس تۆ خێرت دەگاتێ کە بەس دوعایەک دەکەی دەڵێ خوایە لە ئومەتی پێغەمبەر خۆش بە صلی الله تعالی علیه وسلم، یان دەڵێ خوایە نەخۆشی و دەردەسەری لەسەر مرۆڤایەتی هەڵگرا. ئێستا مرۆڤایەتی 7 ملیار کەسە، یعنی بە ئەندازەی هەر 7 ملیار کەسەکە چونکە لە بۆ تاکەی دوعاکەی تو دەڕوا، یعنی 7 ملیار خێر لە بۆ تو دەنووسێ بە یەک لەحزە. چەند مهمە، چەند گەورەیە، ئیسلامەتی چەند بەخشندەیە. ئێمەی فێری چی کردیە؟ ئێمەی فێری ئەوە کردیە بۆ هەموو زەوی، لە بۆ هەموو کۆمەڵگەی مرۆڤایەتی، لە بۆ هەموو ژیان، لە بۆ فەزا، لە بۆ هەموو ئەو گردونەی کە هەیە ئێمە خێر و بێرمان هەبیت، سوود و کەڵکمان هەبی لە بۆ هەمووی بژین و دوعاش لە بۆ هەمووی بکەین. ئینشەڵڵا. مامۆستا شێخ نیاز ڕاغب دێگەی طبعا ما حەز کرد حتا يعني درنگ شافين قال ماذا بان بس أسبوع بجبر شوال ليلة القدر وجفان قال مسلمانات نظام مزقفتيش ده هيدا كوزيرتات الخير وزيدة تربت أم سباسيوات كين كوهين في دم در بازبيدات قال ماذا بين خد خير وبنفستو ما مستهين ومسلمانات ناف مزقفت ده بخير أخو ما جيش دعاء خو ببهر نكن وقتين دعاء كن بحث ما جيب كن بلكي هي أو خير وبركاتنا مزقفت ده بقى تماجي دوباره خدش رازيبة رمضان وأف شوال ليلة القدر الوا وهمي مسلمان بيروز. زۆر سپاس. لە ئێوەش بەڵێ لەم بڕگەیەمانە دەچینە لای پەیامبەرمان ئارام بەختیار کە لە سلێمانی لەگەڵمانە. ئارام شەوت باش، ئێستا لەکوێی سلێمانیت و پێمان بڵێ شەوی 27م کە زۆر جار مزگەوتەکان قەرەباڵخۆن و شوێنەکان دەرەوە تا درەنگانی خەڵک دەمێننەوە لە سلێمانی ڕەوشەکە چۆنە؟ بەڵێ سۆڤان سڵاو لێوێ سڵاو تۆش ژوان ئەمڕۆ ئەم شەوی قەدرا بەشێکی زۆر لە مزگەوتەکانی شاری سلێمانی هاوڵاتیان هاتوون لێرە ئەم شەوە زیندوو دەکەنەوە بە قورئان خوێندن و نوێژکردن و وتاردان. من لە مزگەوتی ئەحمەدی حاج عەلیم کە لە شاری سلێمانیە کە
یەکێکە لە مزگەوتە گەورەکان و ڕازەوەکانی شاری سلێمانی وەک دەبینرێت هاوڵاتیەکی زۆر نوێژخوێنێکی زۆر هاتوون بۆ زیندووکردنەوەی شەوی قەدر. ئێستا مامۆستا وتارێک دەخوێنێتەوە لە کاتژمێر 12ەوە دەرگای مزگەوتەکان کرانەوە بۆ زیندووکردنەوەی ئەم شەوە و ئەم شەوە هاوڵاتیان بەشێکیان بە قورئان خوێندن شەوەکە زیندوو دەکەنەوە بەشێکیش بە گوێگرتن لە وتار هەروەها نوێژکردنەکەش ینی 8 ڕکعات نوێژ دەکەن بەڵام هەمووی پێکەوەنا دوو ڕکعات دەکەن بۆی لە نێوانیانە مامۆستا وتار بخوێنێتەوە بەشێکیانیش دوعا بکەن و هەروەها قورئانش بخوێنەوە چونکە ئەم شەوە شەوی زەخیرەیە وەکو مامۆستایانی ئاینی باسییان کرد لە حەدیث و فەرمودەکاندا هاتووە دەبێت زۆرترین زەخیرە لەم شەوەدا مسلمانان بۆ خۆیان کۆبکەنەوە چکە شەوی دابەزینی قورئانە شەوی لێخۆشبوونە خوای گەورە گوێ لە بەندەکانی دەگرێت داواکانیان قبوڵ دەکات و وەکو باسیشم کرد بەشێکی زۆر لە مزگەوتەکانی سلێمانی ئەم شەوە زیندوو دەکرێتەوە و بە قورئان خوێندن و دوعاکردن و دوعاکردن بۆ بەشێکی مامۆستایانی ئاینی بەشێکیان دوعاکانیان تەرخان کردووە بۆ ئەوەی کە کوردستان پارێزراو بێت بە تایبەتی لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشی کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە جیهانیش بە شێوەیەکی گشتی هەیە. ئەڕۆم بەختیار پۆیکە ڕاستەخوێنین شناوە مزگەفتێکش مزگەفتێن باژارە سلێمانیەت گەلمە دەبوون زۆر سپاس بووە ئیشڵاهینجی بێ بەر نەبن vê خێر و بەرەکەتات vê شەوا لەیلەت القەدر یا هەیڤا ڕەمەزانە پیرۆزی ئەفساڵە خودش تەڕازی بێت ئەم بەردەوام بکەین تایبەتیژی بەحسەوان کەسا بکەین هەم کارێ بزەحمەت بکەین هەمژی پرۆژیت بن بۆ نمونە گەلێک کەسن ئەوێت کوت هەیڤا ڕەمەزانە پیرۆز هەم کارێ خۆ بەردەوام بکەین کە ڕۆژێت بەری ڕەمەزانە و هەمژی هەمان دەمدا پرۆژیت بن دا کو ئەف خێر و بەرەکەتە ژێ بێ بەهر نەبن و کێم نەبن یەک شوان کەسا ژی مەهدی جۆلیەک و 43 ساڵیە کارێ عەرەبانچیت کرد شولیوی گەلێکە بزەحمەتەک و یەکە شوان کەساک و ئەدبن بەرزیا پلەیە گەرمای تایبەتیژیت vê havînê da karê xwe berdewam dikit û projî jî dibet xwedê xêrayî binivîst û xwedê hêz û taqetê bidê. Ji bo wê yekê jî ku rêka wî ya pariyê jiyanê neête berzekirin û qet'e nebit û xêzana xwe jî bi xwedê dikit û projî jî dibit û karê bi zehmet jî encam didê. Vêja beref xalê Mehdî biçîn zanî ka rojî girtina wî çenda bi zehmet el beramberî me ku ew karê xwe berdewam dikit û xwedê xêrayî binivîst û dîf radê berdewam bin bernamê paşî vê ev şeve de. السلام علیکم کارێکی گران و بزەحمەتە لێنانێ ژیانێ مەهدی نەچار کریە و 43 ساڵە بەردەوام بد لە سەروی کاری سەرباری و مەها ڕەمەزانێ و گرتنا ڕۆژیەیە لێ ئەو ڕۆژانە 10 تا 11 دەمژمێران vê عەرەبانێ لە دیفخوا دکێشە و جارناژی پاڵ ددە و خوها ئەنیا خوڕات مالە حتا کونانێ ژیانا خۆ و خێزانا خوا پەیدا دکە. ئەvە هەفتێ و هەفتێوە تقریبا ئەvە چل و تشتێک ساڵە ئەف شولێ من ئەvەیە ئەس خەلکێ زاخۆمە و ئەسندیمە و ناوێ من مەهدیە ئەلحەمدولیلا پرستێ خوا رازیمە و gelek başa û ez îdare heyalê xwe dikim we gulekê nihayê saet 7 dê rabîş mal derkeve heta dorê şeşê wesa elhemdülillah alem harî kariya min gelekê dikit bo şari'a wan xudaya teksiya wan û şolî dilê min ez bixwe şolê dikim hêdiyê dî min bixwe avayî ji avakere bi erebankê û elhemdülillah bi bawerî û destpakî û başiya karê xwe Mehdî cihê xwe di dilê xelkê devera zaxû da kiriye û bi degmen nebe bêkar namîne. مرۆڤێکی فەقیرە و مرۆڤێکی ڕێژبەرە و شک هەمیژی حەجێت کرد یعنی شتێکا زاخۆ تقریبان کێم هەنە مەهدی ناس نەکرد ئەتە ماڵاویدا معاوقت هەین و نساخژکت هەین و ڕۆژێکی ژی دەستی خۆ بەر کەسێکی نەڤەدا من نەدیتە و ڕۆژێکی ئەس ئێکم هەکە تشتێکیش من بخوازت بێشتە من ئەزت دمێ بەس حەدان وکە تشتێکیش من نەخواستە يعني هند عزت نفسها هاي ايش بلندي ام حاجه تكون تشكي عزت نفسها هاي او پشتی ماندیبونکا دیر و درێژ و bi devê rojî û zikê birsî û têhnî ve ku li ber hetavê û germa rojê maye êdî ber bi mala xwe vedgere. Ez saet şeş û nîv dorê hefteyê em tême malê
از عربانه قفلت کم از چما جامعه نویجا خوا کم و فتاره خوا کم و تیم مال بشکل بین فتاره خوا کم و از چما ترایحا حتی ساعت دیزی که دهونی بدهی و تیم مال بشکل مرتاح بما خوا بشکل پالد ما تدام پاشی بی نه پاش برام پاشی با خواستم از مرتاح بما الحمد لله صحای رابط چم سشوره مهدی خێزاندارە و خودیە هەش زاڕووکانە و هەر بڤی کاری ژیانە خواپێک ئینایە و بوویە خودی خانی و ماڵ و حاڵجی ڕەنگە کێشان و پاڵدانە vê عەرەبانê gelek zehmetiyên xwe hebin nemaze di meha Remezanê û bi rojîbûnê da lê 43 sala bê rawestiyan مهدی کار به وی عربانه دکه و بر رومد نان جیان خوا و زاروین خوا پیدا دکه اسلام یوسف کردستان 24 زاخو بەڵێ کاکە مەهدی چۆلی هەم ئەرکی خۆی بەرامبەر بە خوای گەورە بەجێ دەهێنێت لە ڕەمەزانە و بە نوێژ و عیبادەت و ئیتاعەتی خوای گەورە بە ڕۆژوگرتن لەو هەوا گەرمە و لەو جەوە گەرمە و هەروەها ئەرکی خۆشی بەرامبەر بە خاڵێ مەهدی چۆلی خۆش بن خودی خێرایی بنوێستیشڵ هەر تەندروست باش بێت یارە بدات ڕێز و سڵاوێت تایبەش فێری حتا زاخۆ بوو خاڵی مەهدی بەڵێ هەروەک بینەرانمان ڕاهێناوە لە چەند شەوەی کۆتایی مانگی ڕەمەزانە هەوڵی ئەومان داوە کە پاشیف زۆرینەی شەوەکانی ئەم کۆتاییە تایبەت بکات بە مەقام و مناجات و سرودی ئاینی بۆیە ئەم شەویش وەکو شەوانی پێشووتر ئێمە میوانداری حاجی قادر عەتار و هەروەها مامۆستا مازن بەزاز و هەروەها دەڤژن کە لەگەڵیانە کاکە محەدینمان کردووە بەڵام چاوەڕێ ئەکەین ئەچینە ناوبڕێک داتڕەگەڕینەوە وڵات بەداهاتووی نیشتیمانمان دەژی ترس و ناومێدی دەجەنگان لە جێ هەموومان پێناوگیانی ئێمەدا بەماندوو بوونتان نەزانی پاڵەوانی ئەم ڕۆژگارن ژیانتان پڕ کرد لە جوانی ئێوە ڕۆڵەی ئەم خاکە من هەمیشە بێگومانی ناین دەمان بە ئێوە واگەشتیرە بێ ئێوە ڕۆڵەی ئەم خاکە من هەمیشە وەدانە بێ بێگومانی ناین دەمان بە ئێوە واگەشتیرە بێ ئێوە ئەم ڕۆژانە شانازیی گەورەتان بۆ خۆتان تۆمار کرد ڕاستەوخۆ ڕوبەڕووی مەترسیەکان جەنگان بۆ ئەوەی لە ئێمەی دوور بخەنەوە بە خەمخۆری و ماندووبوونی زۆرتان هیواتان پێبەخشین بیرتان خستینەوە کە لەسەر ئەم خاکە چەندێک مرۆڤی گەورە جوان هەیە مادام کەسانی وەکو ئێوە هەن ئێمە هەموو بربەست و سەختیەکان تێپەڕێنین و هەمیشە چاوەڕێی ڕۆژانێکی باشتر دەکەین سپاس بۆ یەکە بە یەکەتان سپاس هەموو کوردستان دڵخۆشە پێتان ساڵانێکی زۆرە ئەم هاوار و ناڵەیە دەبیسترێ ترسك قلكي مقرت يعني بقول زارو كمل برجع بي مهرن دقريان تقول ماما وماما ماما وماما زيت شي بيجم ئەوانەی لەو بەرەوەن هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە بگەنە ئەم بەرەوە بەڵام بێ ئاگان لەوەی کە لێرە چی ڕوودەدات 20 ئەفغانی کەوتنە سەر سۆمالێک گورچیلایان بە چەقۆ دەرێنا وڵی بەو نەخۆشیکی هاتوو لێرە جینۆساید دەکرین هیچمان لێ بەسەر نە فراق 6 نفر شەوە من هەم بە تەنیام نە دایکی نە باوکی نە پۆڵم هەست من دەمێ منداڵەکاندا ئاسایشدا بێ هیچی دیکە
انکی مرنا خوزارگا خمر چاوی خودی بین. حکایت کوردستان بە تایبەتی بۆ کوردستان دەمەوێت بڵێم یۆنان و هەموو یۆنانیەکانی شەستێکی تایبەتیان هەیە بۆ کوردەکان. دانیشتووە یۆنانیەکانی دەوروبەری ناوچەی مۆریا ئەوان تووشی گەورەترین کێشە و گرفت دەبن بەهۆی کۆچبەر و پەنابەرانەوە. هەیە مەسەلەن هەتا ئێستا لەوانەیە کەس و کاری چاوەڕێ بکە. خاکی کوردستان بە هەزار ئەوروپا نادا. بەسەر پشتی دەریایەکدا دەڕۆم کێشتا چەندین دایکی کورد چاوەڕێن ڕەحمی بجوڵێت و هەواڵێکی جگەرگۆشەکەیانیان پێبدا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. وی دەست و دەنگ خۆش حاجی قامەرەمان و خودش تەڕازی بێت ئیشڵا هەف دەنگە و ئەف تەندروستی هەرتە بمینێت دەزێتتر خزمەتە وی دینی و وی ملەتی بکەن خودش تەڕازی بێت طبعاً هین دیسە بخێر بن حاجی قارەمان عتار خودی حەز کرد ئەف شەڤە یارمەدا بێت گەل مامۆستا مازن بەزاز و گەل کاک مەحیەدینی خودی حەز کرد ئەم دێ هەمی هەوڵەکێ دین وێ شەڤە قەدردا لەیلەتول القەدر ئەم خزمەتەکە باشەوە بکەین تایبەتیش عالیە یعنی ڕوحانی و دەزێتتر دلێتمە ئارام برن گەل وان دوعایەت هیندی ئەف شەڤەکەن وتقال دنجت خوش ودف جنيني خد حس كده دم ماي برنامج هم يتقال ودابين. هاجي في جا أس هر سه بيك و أس بينم هين همي دما بيك و نجبوي مولود خويندن وسرود قلت نيان جه هر یک شو جدا کاری خوان. بله دائما همو ما پیکوین امنو ما مستمازن ما وی 20 سال لگریه چون باز با خوشم 30 سال دبیل شعری هولاد خدمتی ام دینه و ام مولود ما هنگانم کردوا. کاغ محی الدینش كوري قورمه خلام تانا لا عفوا خلام عفوا اويش دفزلو تمن دريج بت يعني ريتشكوتا قرتي بله تاخمشي دنجي ويجي وكي تي خوش يوم بس او خداني خو دفو خو والله عادي دفو كورسي خويتي زر باشا كاتا حاجي وزياتر لسر تششوازك مقام ومناجات وانا ضلين والله ما سوفان خان دائما بهمو نوع مقامك قران دخوينين بهمو نوع مقامك مولود أخوانين بمقاماته وتماشي أو مجلس لكن كلمناسبات خلق دي تماشي لكن أو مجلس تي بيوستا هاي أو دانشتواني كهاتونا هموي تنوعك عشائرية يان شارستانا يان عربا يان تركن چۆن جەمعات هاتوونە لەسەر شێوەک لەسەر قەومیەتێک ئەمە بە هەموو نەوەک لەگە مامۆستا مازن دەتوانین بخوێنین بە هەموو نەوع زمانێک هەموو زمانەکان چکەوە بەشداری لە شوێنەکانی تریش لە ئەنحای عالم لەگە مامۆستا مازن لەسەر سەتاسەری عێراق و لە دەوڵەتەکانیش مەولودمان خوێندووە بە ناوی کوردستان ئەوێ ئەسپسیۆری ئەڕاستەی مامۆستا مازنی بکەن باشە حتى انه كاب طيبتيجي مادام هين تشينا چند ولاتا جي بشداريه ود فيستافالا ده هي طيبتيج بوي مولود خويندنيان جي سرود گوتني بدنگي و دفجانينه مناوي خويا بخشندو مهربان والله اما سنزاري ك قشت ما كردي بو دروي ولات لو شرانا وكو فيستيفال برادران كب مشان كردي بالي بس اما وكو كورو وكو كوبنو وكو مولي شخصي يعني كابردي كل الولايات السعوديه وكو امارات وكو سلطنه عمان كاك حازي صالي بار
ئەمە لێ خوێنیمانەوە زۆر عجیب بوونە ماشەڵڵا ینی تەسویر دەکرا ئەوە دەکرا شتەکە زۆر لە گرنجیان پێدا لە ڕاگەیان خەڵاتێک تشتێک وەرگرتیە بەڵێ خاڵشمان وەرگرتێ زۆر باشە ئەی بەرهەمی تۆمارکراوتان هەیە گەروا بە ئێوە دەرچوونە کاتە بەرهەمێکتان هەبێت تۆمارکرابێت لە ناو خەڵکا بڵاوکە یا بە هین خۆتانە هیچمان لە زۆربەی تۆمارگاکان لە شاری هەولێر و لە عێراقیش لە بەغدا بڵاو بوویتەوە ئێستاش دەفرۆشێت ئەوە پرسیار بژە ئەس زیاتر حەسکم گول دەنگێوە تایبەتیژیت گەل دەفێ بم یعنی وەختی تێستی بەری بەرنامە دەست پێ بکەن ڕەبی بنێرە سەڵاوات و گوت بەڵێ گەلە کۆب دلێمەبی بێجا کۆ بەری سەڵاوات چونکی شەو لەیلەت القەدر سەڵاواتدان سەر ڕۆحا پێغەمبەری صلی الله علیه و سلم تشتێکی گەلک پیرۆز و مبارەکە لەیلەت القەدر و گرێدای وێ شەوێ بزانین کە هەردوو پێک و گرێدن و تشتێکی هەردا پێشکێش بەس کاکشیوان لە بیرم تو بڵێم پێشەکی زۆر سوپاسی جەنابتان دەکەم دەستخۆشی لە بەرنامە کەشتان دەکەین وە سوپاسی ئەمن و ئاسایش و تەندروستی و زێڕەڤانی و هەموو ئەوانەی کە لە وڵاتی خزمەتیان کرد بەڕاستی ئەوە سعادیە کونیویشەوە لەگە مامۆستا مازناتین ئەمن و ئەمانی وا لە هەموو دنیا گەڕاینە نەمان دیتە بەڕاستی دەمەوێت سوپاسی هەموو لایەک بکەم لەو دەش هەمیان ڕازی بە تایبەتیژێتە بەحەسکردین جێ دەستخۆشیە بەڵێ با بچینە لای ئەڵەکان ئێمە زیاترین فەیز لە دەنگی ئێوە ببین فەرموو شمسي برجي اصطفاء أي بلبلي باغي والضحى أي قل زاري هدى جنابي أحمد مصطفى تاوسي باغي جنة قمري حديقي عزتا تاجي سري رسالتا جنابي أحمد مصطفى الله الله چند بارزا الله الله چند بارزا او پیغمبر گل پیروزا او پیغمبر گل پیروزا رحمت بتخوار عيني وقت ارزا رحمت بتخوار عيني وقت ارزا بما رحمك اي خداي بارزا بمن رحمك اي خداي بارزا برشي اخلاق وقوري صابر بيتي عطاكر او خداي قادر خواده يوي لأمة تدخوش بي بويا بوتوي نارد ليلة القدر الله الله تسند بارزا الله الله تسند بارزا او پیغمبر قلق پیروزا او پیغمبر قلق پیروزا رحمت بيت اخوار عيني وقت ارزا رحمت بيت اخوار عيني وقت ارزا بمن رحمك اي خداي بارزا يا ربي زارجا ما شاء الله زارجا ما شاء الله ان شاء الله هر تندروز باش بين افدنگ هر بمينه سپاستان دەکەین حاجی لەگەڵ هەرسێکتان بەیەکۆن بەڵام لەگەڵ سرود بێژانی دیکە و لەگەڵ مناجات ئەوانی کە مناجات دەکەن لە شاری هەولێر لە کوردستان بەگشتی پەیوەندیتان چۆنە؟ وەڵا پەیوەندیمان زۆر باشە لەبەر ئەوەی من نووسنگەم هەیە لە شاری هەولێر بەناوبانگە نووسنگەی حاجی قارەمان مامۆستا مازنیش دەزانی لۆ ماوەی 35 ساڵە ئەو نووسنگە لە شاری هەولێر خزمەتی کوردستان و ئەو شارە دەکات لە هەموو بۆنە و ئاینەکان ئەو نووسنگەیە جەمیعی قورئان خوێن و مەولود خوێنەکان لە ناو نووسنگەکەی من دانیشتونە پێش کۆمەڵەکەی قورئان خوێنان دروست بێ نووسنگەی من لە شاری هەولێر الله خودی خێرا بنێ کارێکی پیرۆستین مامۆستا مازن حاجی کوڕێ خۆی ئینار سەرڤێڕێکی دەفێ بۆ ژەنێت تا چ کەسی نزیکی خۆینە توژی دەستی بگری و فێرکی
والله حتما برادران كاهب ولا قرمان يعني ما کەسێ نزیک چێ کوڕ بەت برا والله مكرم نية ما شاء الله ان شاء الله ان شاء الله ان شاء الله بزواني لقمان نحب وشي براي من هي فرقيني براز هاي منا زياتر مهاني انا دين لو اورسكي برندنو وزياتر بريبي ابدن خدای خير مامۆستا مازن هیچ یادگاریەکی خۆش لە کاتێکات دەرچوونە لە کوردستان چوونەتە وڵاتێکی تر لە شوێنێکی تر شتێکی خۆش بە بیرتە دێت والله كاك حازي يادگاری زۆر خۆش بێت لمن او با تشتێک کوردی لە دەرفە پێشکەشکرینەش بلی عربی و بلێ بتأكيد اما بهموو زمانەکان يعني مثلا عربستان السعودية الامارات والشارقة زياتر بعربي دماخين لي وانت براس تشتێک کوردی وەرێ پێشکەشکری ئەوان كلشمان خين بلێ بەڵێ لا تورشياش تو چمان دەخوێن يعني وانا بي انتي نەبی مثلا زمانی کوردی و يعني هوسا ناوەڵا زۆریان پێ خۆش بوو زۆر پێیان خۆش بەڕاستی ئەوان زۆر مەزبی عربی مەبوون دەیانگۆ مەخرەزی پیتەکانی گۆ ماشە کورد لەی عربی زوانتر دەرەچی مادام تە بەحسی عربیە کرد جاوێ جارێ دە گۆداریات تشتێکی عربی بکەین هەفکارێ من يعني بەحسەهان دێت کرد تایبەتیژی قودود یانژی ستایلێک و شامی و سووری تشتێکی وسای تایبەت و حاضرکریە پێشکەش هەم عربیەکە جوانە هەمژی تشتێکی تایبەتە ئەگەر بەس مامۆستا هەندێک مایکە نزیکی دەست دەنگ باشتر ئەی دەست خۆش أدم الصلاة على الحبيب محمد فقبولها حتما بلا تردد أعمالنا بين القبول وردها إلا الصلاة على الحبيب محمد يا طبيبي وأحسن منك قد لم تر عيني وأجمل منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنك قد خلقت كما تشاء زين الحرام والحرام لنا وبأرض الحرام تبنى وصلينا وبأرض الحرام تبنى وصلينا والكعبة لامين لامين ولامين والكعبة لامين لامين ولامين لرب العالمين والطواف لنا زينوا الحرام والحرام لنا وبأرض الحرام تبنى وصلينا وبأرض الحرام تبنى وصلينا والمقام لامين الله لامين ولامين والمقام لامين لامين ولامين لسيدنا إبراهيم والصلاة ليلة زينوا الحرام والحرام لنا وبأرض الحرام طبنا وصلينا بأرض الحرام طبنا وصلينا أي خودش فرازي بات إشلا بزيترين دم درجهت ولاة مدجل ولاة الدنيا إجدافا بندي صبرف طوافه ومدينة ومكة وجهة بيروز وبشن إن شاء الله إن شاء الله إن شاء الله أم سوفان خطأ بسيار جيكر بس جمع بالام نورجر سرهاتا خوش تبي سرهاتي كي يسمى بالله سبابنا سر بسرهاتك ديارة بسرهاتي خوش يعني لحالتي مولود قرآن شتش خوش ما نديد بيه بالله لكاتك سفر تانك دو يا ليرة بيت بالله والله بسرهاتي زور خوش ما نديد وده بيني لحالتي تعزية بوا قرآن خويندم بوا من وهم تصادف كد ولا كاتي خوي ببرداخ آويان دجيرا بسني أو سفر يعني نبو زار هو من قرآن خوين دوا
عالم داهاتە ژۆرێ ئەو پارچە بەنەیان داناوە کە خەڵک خۆی پێی خۆی پێڕاز دەکە مەلایەکان ئەڵێ ئیستە و وەعتەزیل و زەلامە بۆ اختیارە بۆ چاوی نەیدیتیا ڕاست خۆی لە بنەکەی ئاڵاندە بەربوویتەوە یەکە ئەوە سنی ڕاگرتیا خۆی بەوی دادا ئەویش ئاوەکە هەموو بێچکەدا کردی ئەو تە حاڵەتانەمان تەسادف کردیا من ڕاوەستایمە نەمتوانێت نەبلێم سەدەق الله العەظیم نەتوانیتم قورئانەکە تەواو بکەم پێکەنینم گوتووە بەس نەدەوێران پێش بکەم لەبەر خەڵکەکەی لەبەر هەندی ڕاگەشتی خوب بەشی هەر ئەوەندە خۆم کرد و بەیان گو مامۆستا لۆ ناخنی دەمگۆ لە خوارێ زگم هەرەل دەپەڕی نەم دەزانی چی بکە بەو حالەتانم زۆر دیتێ لە ناو یاخوا دایمە لە ناو خۆشی و شادیە بن ئینشاءالله مامۆستا مازن بەست کردوتت بەرهەممان هەیە بەرهەمەکەتان ئەوەیە کە مەسەلەن سیدیەک دەرەکەن تراکی تیا ساڵانە بەرهەمی باڵێ مناجاتتانە بێ یان یەک دوو بەرهەمتان هەبوو وەستاون ناوەڵی مەساڵانە بەرهەممان هەیە ماشەڵڵا و ئەو مناسباتانە کە دەچن دەخوێنی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی مولنەبەوی چی بوو گواستنەوە و مناسباتی خۆشی ئەوانە هەموو تۆمار دەکرێت دوای ئەوەکان تەزیلاتەکان دەفرۆشنەوە بڵاو دەکەنەوە یان پیجی فیسبوک و لە تۆڕکمایەتەکان بڵاو دەبتەوە ئەوە ساڵانە شعری نوێتر مەدادنین بۆ بڵاو دەکەینەوە ئێوە لەسەر ئەرکی خۆتان بڵاویەکەن و کاری ئستۆدیۆ هەموو شتێکی ئەوجە خەڵک دەبا لە خۆت کۆپی دەکا بە هەزارها قڵ دەفرۆشێت کاک مەحیدین بینت لەگەڵ تۆڕە کۆمەڵاتیەکان و فەیسبوک ئەوانە چونت کە دەبی ئەوانە کە پێشکەش دەکرێن لە دەریان لە هەر شوێنێک دەبی ئێوە ئیش لەسەر بکەن بەردەوامین الحەمدولله لە فێسبوک و شتانە بەناوی پێشانگی حاج قارەمە فێسبوکەکەمەیە ئەرێ وەڵا زۆر ئەو شتانە بڵاو دەکەینەوە یعنی ئەدی لە ماڵێ لەگە بابەت لە ماڵێ لەگە بابەت زۆر لە ماڵێش هەر مەولود و شتیوا دەکەن یان بەس خەریکی ماڵێنە لە ماڵێ واللهی مەولود شتیوها بەڕاستی زیاتر لە بۆن و ئاینەکان بەس مەسەلەن لەگەر بابم زۆر دادنێن فکرێ هەیە ئەو دەرێ مەسەلەن ئەوم دانا ئەو شتە نوێ لەگەری لە ماڵێ زۆر ئەوە دەبێت کاک شیڤان مەهاندی سەوتیش ئەگەر شتەکان خراب و ئامادەی هەیە زۆر زیاتر بتەوە دەزووتر خزمەتە هەم دینی هەم ژیوی ملەتی بکەن بجادیستان بەرەف سرودەکێ تشتێکی تایبەت بچین هەکە جارێ وە تایبەتیژی ستایلەکی عێراقی حاضر کرد چونکی دەستپێکی قورئان خواندنەوە ئەس باوەرم تجوید و ترتیل تایبەتیژی یعنی شێوازی عێراقی بی بەڵێ لەسەر مەقام عێراقی بەڵێ تشتێکی سرودێکی بمەقام عێراقی ئەم جارێ هەکە پێشکەش والله کاک شیڤان مەقام عێراقی بەغدادی هەیە زۆر خۆشە هەر وەکو قورئانەکەم خینەوە لە سەوی سرود بۆ پێشکەشان دەکەن یا الله ناوی خودی لێبی لحبك سيدي طاب الفراد وغير رضاك ما لي من مرادي فيا من حبه قوتي وزادي سقاني شربة أحيا فؤادي فلا أصحو إلى يوم التنادي وكيف يكون حالي عنك سالي وأنت أحللت للأشواق حالي جرحت القلب مني باتصالي شوقي زائد والحب بادي يا رسول الله تجلى ذو الجلال للعاشقين وقد خابوا عن الأكوال فيه والعين والعين قلبي يحب أبو إبراهيم يا رسول الله يابا 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 يا محمد أنا من كردستان من أربيل أريد أسكن بالمدينة وبيت ما أريد غيرك يا رسول الله جيران ما أريد شفاعة لكردستان يا
فرحتي ومطلوبي يا قلبي غراما مهيوبي طول الليل يا عيوني سهرانا محمد أرسل مولانا محمد أرسل مولانا ليل العيد ميلادك هنانا ليل العيد ميلادك هنانا بيها الناس كل وقت مسرورة بيها الناس كل وقت مسرورة وأعلامك يا محمد منشورة يا ربي تجعل لنا نزورة ونصلي بالروضة واركانا محمد أرسل مولانا محمد أرسل مولانا ليل العيد ميلادك هنانا الله خودش فرازی به تو دست تو دنگی و خوش بن یا رب جبلی کردی و عربیه چه زمانه دی بتایبەتی جهین مولود والله لەگەڵ مامۆستا مازن بە فارسی زۆر جار ئەو دەخوێنی ئەمن بە بادینی دەخینم بە تورکی بە کوردی بە عەرەبی زۆر جەمە ئەڤەد مادەم بادینی جی تێدایە بەڵێ ئەوانش برای منە ئێمە و بادینان برای یەکین مەجلسا مەجین و کە یعنی هەولێر و کەرکووک و سلەیمانی هەمی هەموو برای یەکین بەجا جارەیەکە ئەس باوەڕکەم هەر یەکسەر تشتێکی بمە پێشکەشکن تێکەر بێت بادینی تێدا بێت فارسی گەل تورکیە هەنوو زانم کا با مامۆستا بستە ناو فارسی ئەم ژدێم و ناو بادی ئیتر ئێوە دەمجیکەن بەسەر مسلمانان جحالس انزو كاري خوش حيرانين نراهي شرعي مي بويام نكافر بن مسلمانين در عشق شیدایا مجنون رسوایا سلطانی دورانا درویش میزایم شفاعتي يا رسول الله يا ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقايته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته إني قيتم بمير باني كافي يا بو مبتلايته كافي يا بو مبتلايتم سروي قلباران على أرزن لا شويش الريب علايتو ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيتو صاحب السيدة مولانا بوهم عالم مولايتو صاحب السيدة مولانا بوهم عالم مولايتو أمزهانة سراي ظلماتك ظلماتك قرنبي نوري سرايتو ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفى
شيخا دنياي يا الله يا الله يا الله كامل يا الله يا الله يا الله يا الله كامل يا الله صلوات اسمي محمد حق رسول الله يا صلوات اسمي محمد حق رسول الله يا سري قرآن بابو هر ألف بينا سري مصحف بابو هر ألف بينا أسعر دتمي والله أمتي محمد لينا هر عرد دتمي والله مريدي الشيخ لينا مريد السلطان شيخ نور الدين عبدالي خدينا يا الله يا الله يا الله كامل يا الله يا الله يا الله يا الله كامل يا الله صلوات اسمي محمد حق رسول الله يا صلوات اسمي محمد حق رسول الله يا شوتا ديرشن بابو خوتا منا شوتا ديرشن بابو خوتا منا دبرين كل بابو درمان لنا درمان خوده وبيغمبر غوصا بغداي الله كريمة خوده رحيمة الله كريمة خوده رحيمة بتنا زيارات بابو مكة ومدينة بتنا زيارات بابو مكة ومدينة سنة قربان ولد زانم محمد اتش عالم دا درماني مسنسن يا رسول الله غافل الماء بدنيا يا هبتر جن جلال بدنيا داها جدار جادي دنيا يا نتسبين سلطة الله حكمني سرد الدنيا دق المدلار مدد يا كريم الله حر الحشر ميزان يا ربي بجوج اتما بريشايان شفاني يا رسول الله يا زهاني زران شاهدار خبلة وزرانا يدار زهاني زران شاهدار قبلة وزرانا يدار وصيلي الله يدار لا إله إلا الله وصيلي الله يدار لا إله إلا الله زشيل حق مولانا قزاني سن إيماني زشيل حق مولانا قزاني سن إيماني دنيا دمي أسؤول ما هر دادن ور درماني دنيا دمي أسؤول ما هر دادن ور درماني içinde Muhammed bir denadı
شفاعة يا رسول الله. هزار جا مليون جا هندي بنديت خودل سروی اردی هنه و حتی روزا دو ماه که هزار جا صلوات سر روح پیغمبر سپاستان زور سپاس هزار ماشاءالله دنگتان ان شاء الله بردوام بن و ان شاء الله اما سربرز بین که ابیستین لدروا لە وڵاتانی دیکەوە بانگەش دەکرێن بە ناوی کوردەوە و ئینشاءالله پێ خۆشحاڵە بین کە ساڵانی تش ئەگەر دەرفەت هەبێت و خدا عمر باقی بدات دیسانەوە میوانداریتان بکەینەوە. زۆر زۆر سپاستان دەکەین زۆر زۆر سپاستان دەکەین بەڕاستی ئاوەدانتان کردەوە کەناڵەکەی بیست و چار بەڕاستی بەو ڕەمەزانێ هەولێری ئاوەدان کرد جێگای دەستخۆشی شڵام هەمی پێک بە ئاوەدان شدەی کوردستانی هەمیە هەر چار خۆشەوە ئیشڵە ئەم یە نزیکی جەژنێت بین سێ ڕۆژ مەمۆینە چهار ڕۆژ مەمۆینە دیار نینە عادەتەن هەمی جیهانی ئەزبارکەم زیاتر کوردستانی سپێدەهیە جەژنێ سوورەتە ڕەحمان تێدا خواندەلێ وەلو بڕیار هۆسەیە vê جەژنێ ئەپ ماڵێت خوددا بین بەس ئەوژێ هەرش بووی پاراستنامە ئیشڵا حتا جەژنێ بەلکەی بڕیار بێتە گواردن یعنی ڤایرۆس تەمامی نەمینێت دوعامە ئەوەیە ئامین یا بەس ئەم ستودیۆدا vê جارێ ئەم سوورەتە ڕەحمان گولێ بین بەس ايش هند اياتكو فباي الاء ربكما تكذبان تيدا بدا تكبيرات قلبي بالله بجاكا كيش ودي خيلت وكيدي تكبيرات هذا او عايدي وين بخير السلام اما دخيلي تكبيرك شديد نوبي خذي لي بينو بس بي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد ان شاء الله خودش راضي بتو خودي ما بجهين تججني وبخير وخوشي ان شاء الله جدا ججني درباز بي افنا خوشيا واف رزقريكتين ان شاء الله همي درباز بنو رابن امين بجانو كا دم ما كيمي ما يخد حسكت ام ديب دنگي وب دو ماكينه بس وجاره تشتك ونفيسي بتايبت بالدفع مثلا تشتكي قال لك تايبت وبخون نفيسي بتو
اش بێکینە نەوە شتەکە کورد بێت و وەکو دوا سروددا دوا مناجاتە يا رسول الله لميداني تصوف دا وكو درويش وديوانا لخلوة خاني بير بجيم زيقاي صوفي مريدانا عصا وكشكول وبرمالم لبو دشتي بيابانا قريدي قرم السيركم كقبلي قج مسلمانا شفاعة يا رسول الله من هجاري قابتو موميت وانا هو زليل روسياه شرمزار من لما يد علي خليل زاورواني رحمته موهوم بنيري يقدليل قال للاي خوايهم بباري تعفهم كاخواي زليل شاهي شاها سروري خور يا رسول الله شفيع شاهي شاها سروري خور يا رسول الله شفيع جيني قنزم واخري كوتي بري وهيت من نكير داخكم داخي قران مروم لتقوى قد نكير صوم بليم أهلي طريقم وردو أوراد من نكير هر ألم أماتي توم وبابلين شرمي نكير شاهي شاهان سروري خون يا رسول الله شفيع شاهي شاهان سروري خون يا رسول الله شفيع خودش فرازي بتو إشلا خودي ما بجهين تا ديوان ومجلس پیغمبر صلی الله علیه و آله دوسه همه همه مسلمان کرد زۆر سپاسدانەکەین حاجی قادر جەنابێت و هەم مامۆستا مازن و هەروەها کاکە محیدین من هەر ناوەکەی جەنابێت هەر بە هەڵە ئەڵێم هەر ئەبێ بەڵام حاجی قارەمان و ئەڵەم حاجی داوای لێبوردن لە یەکەم ناوەکە دووسێ جار بووم یاخوا بەخێر هاتن ئینشاءالله سەلامەت بی ئینشاءالله لەگەڵ ئێمەیە بوون ئەم شۆ و ئینشاءالله ئەمەش بە عیبادەت بۆی مەحساب ئینشاءالله حتماً وایە شەڕازی بە بەڵێ دەچینە لای باسێکی هونەرمەندان هونەرمەندی بواری کۆمیدیای شاری کەرکووک زانیار جمعە بەشێک لە ئەزمموی هوەری خۆی دەگەڕێتەوە باس لە کەمبوونەوەی درامای کوردی لە مانگی ڕەمەزانەکات پێشتر جاران درامای کوردی هەبوو لە ڕەمەزان ئێستا زۆر کەمتر بۆتەوە و هاوکات چەند کار و بەرهەمێکی کاریکاتریستی بۆ جەژن ئامادە کردووە و پێشکەشی بە کوردستان 24 کردووە کە ئێمە ئێستا ببینی پێک بزانین کات پێشکەشی بەرەف کەرکووکی هونەرمەند زانیاری بزانانی کادێ چ پێشکەشی مەکرد خودی هێزب تێ هەر بەردەوام سەر خزمەتکردنا وی ملەتی تایبەتیش عالی هونەری بە من زانیار جمعە بە شێوەیەکی فەرمی کە لە کەناڵ کارمان دابەزی لە ساڵی 1991 بەڵام پێشووتر ئێمە کاری شانۆیمان کرد لە قوتابخانەکان ساڵی 1994 یەکەم تەمسیلی درێژمان دابەزان بە ناونیشانی پرسیار کە پێشتر دوو مانگ لە جێگای جیاوازەکان لە پێی مانگا و لە سنتەرە ڕۆشنبیرەکان لە شوێنەکان نمایشمان کرد وەکو شانۆ هەمومان سیناریۆکەمان لەسەر نووسی مەشهەدێتمان بۆی زیاد کرد و بۆ دراما لە شەوی جەژنا دابەزی کە بەیانی جەژنە و یەکەم جار بوو کاری خۆمان بدنی ڕێکلامی بۆ بکرێت لە کەناڵەکان ئیتر هەموو کوردی کەرکووک ئەو بابەتەی بینی ئێمە لێوە خۆم لێەوە ئیتر خەڵک ناسیم دەستم پێکی کە لەو تەمسیلێ ناوم حەمەلاو تحملی باوکت ئەکەم ئامە گەر تۆ نەبی
دراما دەستە جەمعیەوە نیە بڵێ لایەک لایەنێکە لای هەموو لایەنەکانە مەسەلەن دیسە کۆمەڵی ئەکتەرە ئیسە مثلا من ئەکتەرم هەموو ساڵێک هەوڵەدام مەگەر لە فەیسبووکیش بێ شتێکم دابەزێ ئەگەر لە فەیسبووکیش بێت لە ڕەمەزانە من شتێکمە دابەزێ درامای کوردی بە قۆناغەکانە تێپەڕی بەداخەوە لەم ئەخیرا گەڕایەوە قۆناغی سەرەتایی یەکەم کە درامای کوردی تێدا گەشەی کرد بەس ئامانجمان ئەوە بوو بە کوردی دراما بکەین ئاجی بەڵێ فەقی ها فەقی تو فەقین ئەی قوڕی دینا بەسەرم وەرە سفتح بەیانەکەت ئەمە بێ یا باشە چی تێ بکەم چی تەوێت لەم ئەخیرە ئەم ڕەمەزانە چەند کارێکمان کرد لە کەناڵێک بە ناویشانی بڤە کۆمیدی بوو لە ئێستادا بیرۆکێکم لا دروست بووە لەسەر چۆنێتی جەشن جاران چۆن بوو سینەماکان چۆن بوو خەڵکەچی بۆ کۆ سەیرانەکان چۆن بوو بەچی سەرەکەوتی ئەچوی سەردانی سەیرانەکان دەکرد یان چۆن سەردانی ماڵەکانەکرا وا خەریکم تەواو بم لە نووسینی من قوڕاوەکە بەسەر خۆما قوڕاو لەبەر ئەوەی خەڵکی کەرکووکم ئەگەر کوردستان بیسوات پێی باش بێت ئەوە هەر بە دیاری بۆیان تەسویرەکەم بۆیانە نێرم بۆ تایبەتە بە جەژنەوە چۆنێتی جەژن لە کەرکووکی پێشوو خەڵک چۆن جەژنێکی لەکرد بە شێوازێکی درامی کۆمەڵە زانیاری باشی تایە لەسەر سینەماکان و لەسەر تۆمارگاکانی کۆن و لەسەر شوێنی سەیرانگاکانی لە ڕێی کاریکە بەڵێ کاکزانیار دایمەن لە ڕێی کاریکەستێرەکانیەوە ویستمەوەت بۆ باسکەم کە هاتینەوە ناوجێ ئاخر کاکزانیار دایمە هەڵی ئەوەی یاوە کە کێشەکانی خەڵک و بەتابەتی خەڵکی کەرکوو و کوردەکانی خەڵکی کەرکوو دامە بێتە سەر شاشە بە شێوەیەکی کۆمیدیا بەڵێ تەنزامێز و کۆمیدیا و پێشتریش سەرەتا پرۆگرامێکیان هەبوو ناوی ستۆدیۆ پەح بوو لە 2000ەکان ستۆدیۆ پەح ناوی ستۆدیۆ پەح بوو لەگەڵ مامۆستا یوسفە تر خەڵکی کەرکووک زۆر باگشتی ئەو متابعی ئەو بۆ ڕێزێت تایبەت بۆ مامۆستا زانیاری دیبارە هونەرمەند ئیشڵە هەر سەرکەفتی بن ئەچمە لای بابەتێک کە بە درێژایی مانگی ڕەمەزان ژمارەیەک گەنجی شارە زوور هەموو ئێوارەیەک بە شیرینی و ئاو و خورما لەسەر ڕێگا سەرەکیەکان باشە بەس ئەوە بەری ئەم بچنێوێ شیرینی مادەم بەحسی خواردنی ئەو هاتە بیرە من دەڵەمە ئەو چ مەسەلە طبعا نینە مژ یا پرسیار کردی نینە ناڵی نینە باس مادەم ئەڵێ نینە ئێستا کە مەجالێکەوەمان بدەنێ با من ئەو ڕۆژەش مەجای ئەوە نەبوو زۆر درەنگ بوو با ئێستا ڕوونکردنەوەی بدەم دڵەمە خواردنێکی کوردەواریە کە شیرە لە شیر یەکەم شیر فرۆی پێ ئەک دروستەکەیەوە دووهەم شیریش ئەوەیە کە دەڵەمەی پێ ئەکرێت شیرێکی کەم چاوریە ناخۆری پاش ڕۆژێکی مابینە دەڵزانی کاو لە سلێمانی لە ئۆرزی لە سلێمانی مامە حەمەیەک هەبوو دروستیە کرد پیانەوە دەڵەمە بەس ئێمە جوولە ئێستا لە بیری نییە و دەچینە باسی بابەتەکەمان کە خواردنەکان بۆ بەربانگ لەسەر ڕێگەکاندا ئەمێن بۆی کە ڕێبواران بەو ڕێگایە کە ئەڕۆن ئەمانیش خێریان بگات و ئەو شیرینی و یەکسەر بەرەف شەڕە زۆر بزانین کۆ یەکسەر خوانێشی گیانداری خوانێشی گیانداری ئەخێنە کاکی جافەر خوانێشی گیانداری سەر چاو ئێمە وەکو کۆمەڵی گەنجی دانیشتینە حیوارماوە و هەڵەبجێ تازە ماوەی زیاتر لە 5 ساڵە خەریکی ئەم پرۆژە خێرخوازیین کە لەسەر ئەکی خۆمان ئەم پرۆژەیە بەنجا بگەێنین ئەم پرۆژێش لە سەر شەقامی گشتی زەرایەن دەبەدیخان کە ئەو میوانانەی کە لە زەرایەن و تێپەڕن دەبەدیخان و کەلار و خانەقین و کەفری و هەدا ئەو شوێنە دوورە دەستانش کە لەیرۆ لەم شەقامەوە تێپەڕن ئێمە کە خزمەتێکی بچووکیان بکەین کە وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان ئەسای بەم کارە.
ڕاو بەخشینەوە هیوایەکە بۆ ژیانی ئینسانەکان ئێمە لەم جوود سایدەیە کە ئەوەسین ئەبینین کەسانێک هەن نەخۆشن پەکەوتن پیرن لە خەسەخانەکانی سلێمانیەوە ئەهێنرێنەوە بۆ قەزای شارەزور و دەربەندیخان و کەلاریش ئەبینین بە چاوی خۆمان بینەرین تەماشا ئەکەین کە کەسانێک هەن کوشتنەکەیان بۆ ڕاخراوە و زۆر بێهیوە و بێئومێدن لە کاتێکا کە ئێمە ئاوەکانیان ئەینێ و جەستەیان دڵیان گیانیان ئەوروژێتەوە و لە دوعای خێر و لە نزە و پاڕانەوەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بێ بەشمان ناکە ئینشاء الله تعالى. زار ماشاءالله الوان گنجا خود خیروان مازن که تایبتی او کاری که گلک پیروز کن به هیوار رمضان پیروز کور سر ریکی یعنی فطار تایبتی خورما دنوان کست روزی گیر اوه ریوینگ خود خیروان منفس صلاوت تایبت بوانا وی خیری وی کار خیری اوه پیروز اوه وان انجام دای پاشی و اشرف خود حس کرد هم دو مایکین حتی پاشی و اشرف کردن خود روزی میگه تقبیل که روزی میگه تایبتی جد وی شباب پیروز کل لیلة القدر خود قبیل که تو مجد آب بهر نکن ان شاء الله پاشای ئەم شەویش کۆتایی پێ هاتوو تەنها چەند ڕۆژێکمان ماوە کە پارشێوان لەگەڵ تابین بە هەر بواە ئیلا ئەو دڵە بەیم دەرخوارد بۆهارەکەدی ئیلا ئەو دڵە ئەکە پیرۆ خێرکەر بێت جمعات مشەنە بهارت مشەنە ان شاء الله ان شاء الله السلام عليكم حسن